بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستانم باسی تەندروستی پاشای لاشاکەین کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناوێ بە فەرمێ ئەلا ئین فی الجەسەد مضغة إذا صلحت صلح الجسد كله ألا وهي القلب. پاچە گۆشتێک هەیە لە ئینسانە، ئەگەر ئەو پاچە گۆشتە باش بوو ئەوە هەموو ئەندام پێوەی باشە بێ، ئەگەر خراپیش بوو واتە بە هەردوو ڕووەکەیە. ئەگەر دڵ باش بوو خۆشەویستەکەم ئینسانەکە باشە بێ، ڕنگدانەوەی لەسەر جەواریح و پەلەکان و هەستەوەرەکانی دەرەکەوێ. ئەگەر دڵیش خوا نەخواستە خراپ بوو ئەوە بە ماناکەی تر ئینسانێکی خراپ و ئینسانێکی قێزەون و ئینسانێکی تاوانباری لە دەرەچێ. بە مانا طبیەکەشی هەر هەمان شتە کە دڵ باش بوو سوبحان الله ئینسان وەکو ئەوەیە مەکینەکەی باش بێ، وەکو ئەوەیە لاشی تەندروست بێ، هیچ کێشەیەکی نییە. ئەگەر دڵیش خراپ بوو ڕنگدانەوەیە بێ لەسەر هەموو لاشە بەهۆی دڵەوە سستە بن. لێرە دڵ زەعیف بووە لەولا قاچە ئاوسێ، ئینسانەکە بێهێزە بێ، بێتاقەتە بێ، ناتوانێت بەسەر شوێنێکا سەرکەوێ، ناتوانێت چوار هەنگاو بنێ. بۆیە دڵ ملیکی لاشەیە، بڕیاردەری لاشەیە، خاوەنی میمۆری لاشەیە. ئەوە دڵە کە هەموو قەراراتی بەدەستە. مێشک تەنها وەزارەتەکانی جێبەجێکارە، هیچی تر. دڵ ئیشەکە تەنانەت لە کاتی خەویشا لە ترپە ناکەوێ. دڵ ئەو ئەندامەیە کە زۆر بۆفایە، هەتا وەکو لە ئیش نەکەوێ ئێمە ناڵی نەخۆشەکە مردووە، مەگەر تووشی مەوتی سەریری بوو بێ یاخود مێشکی لە دەستدا بێ، کۆتایی پێهاتە بێ، لێدانی دڵ نەتوانێت جارێکی تر ئەم وەزارەتانە بەگەرخاتە و زیندویان کاتەوە. بۆیە بینی دڵ یەکێکە لەو ئەندامانەی کە لەم عەسرەیە ئینسانەکان زۆر بەدەستیەوە گیرە خۆن. ڕێژەی مردنی ئینسانەکان بەهۆی زەبحەی دڵەوە، بەهۆی جەڵتەی دڵەوە. تەنها لە ئەمریکایە ساڵانە 9 ملیۆن ئینسان بە زەبحەی سەدری ئەمرێ. 150,000 ئینگلیز لە بەریتانیا بەو شێوەیە ئەمرن. لە هەر 3 کەسا کە تووشە بن دانەیەکیان ناگاتە خستەخانە، دڵەکە ئەمرێت و کۆتایی پێدێ. ئەمە پێوترێ سنگتونبوون یاخود جەڵتەی دڵ. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بینی ئەمی بەسەر نەهاتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سنگی زۆر فراوان بووە، دڵی زۆر کراوە. دڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە هەموو دڵەکان بەهێزتر و بەقووەتر بووە. بۆیە بینیت لە کاتێکە کە ڕۆیشتووە بەسەر شاخە سەرکەوتووە. دکتۆرێکی ژیرمان هەبوو کە هیچ نەخۆش بنجکە بە نەخۆشەکەی وت خۆت بەسەر قادر مەکانە سەرکەوتی ئێسەکەهاتی بۆ خستخانەی بڵێ بە مەسعەد نەهاتیە و نەخێر ئەی کاتە بنجێمێ لە دڵی ناترسم. مادەم دڵێ تەحەمولی ئینسانەکە بکە کە بەم بەرزیە یا سەریخە واتە مەکینەکەی تەواوە ئینسانەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دڵی تەواو بووە، بۆیە توانیوێتی بچێتە سەر شاخی ئوحود، بۆیە توانیوێتی بچێتە سەر حیرا. سەحابەکانی لەگەڵا بوون، خۆشەویستەکان نزیکەکانی وەکو ئەبوبەکر و عوسمان و عەلی لەگەڵا بووە. خۆشەویستەکانم دڵ کە بێهێز بوو ناتوانێت ئینسان لە ڕێگەش کە ئەڕوا ماندووە بێ، تەپەتەپێتی خواخوایەتیەکێ دەستی بگرێ، خواخوایەتی هەنگاوەکەی بۆ نزیک بێتەوە، ئەینێریڵی بڕۆ فەحسێکم لێ بۆ بکە ئەبێ تەکسی بگرێ یاخود بە عەرەبانە بیبن. بۆیە دڵی پێغەمبەری خوا لەو تەمەنەیە ئەوە گەورە بێ، ئەوە بەهێز بێ کە بتوانێت بەسەر شاخە هەڵگەڕێ. کەواتە دڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچ عیبێکی نەبوو هەتاوەکو وەفاتیشی نزیک بۆتەوە. نقطەیەکی تر پێغەمبەری خوا بیرمان نەچێ، نۆ خێزانی هەبوو بەسەر یەکەوە. ئەنەسە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە یەک شەوە بەسەر هەر نۆ خێزانەکەی ئەگەڕا، واتە لەگەڵیان کۆوە بووە. لە هەموو جوهدێکا کە پیاو لەگەڵ خێزانیا کۆوە بێتەوە ئینسان نزیکی تەقریبەن 200 تا 600 سیعری حراری سەرفەکە. دڵێکە ماندوو بێ، لاشەیەک هەن نەخۆش بێ، ئەمەی لە توانایە نییە. بۆیە دڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دڵێکی تەندروست بوو و نەک هەر دڵی خێزانەکانی ڕاگرت بوو، بەڵکو هەموو جوهدێکی عەزەلیشی قبوڵە کرد. بۆیە سەحابەکانە فەرموون ئێمە وامان باسە کرد ئەمان و ئینەه ئوعطیە قووەتە 30. ئەمان و باشە توانێت بەسەر 9 خێزانە لە یەک شەوا بگەڕێ. ئەڵێ بڵێ ئێمە وامان گومانە برد یاخود وا حاڵی بووین کە پێغەمبەری خوا قووەتی 30 پیایی پێدراوە. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قووەتی عەزەلی بە قووەتی دڵەکەیەوە، بە عەزەڵات و ماسوولکەکانی دڵێەوە بەسرا بوونەوە. بۆیە توانای ئەوەندە بوو کە بتوانێت ئەو جوهدانە سەرفکە و پێشەوە دیار نەبوو. لە
یەکێک لە بەحسەکانە لە جامعی لە کولی طبی ئەلبەرت ئەینشتاین ئەڵێ ڕیلەیشنێک هەیە، پەیوەندیەک هەیە لە بینی دڵ و نەخۆشیەکانی دڵ و ئیمانە. واتە ئەو کەسانی کە ئیمانیان زیادە، ئەو کەسانی کە ئیمانیان هەیە کەمتر تووشی نەخۆشی دڵە بن وەک لەوانەی کە ئیمانیان نییە و دوورن لە خوای گەورە. بۆیە ئەو کەسانی کە ئەچن بۆ مزگەوت، تەنانەت ئەچن بۆ کەنیسەش، سوبحان الله، دڵیان تەندروسترە وەک لەوانەی کە ئێعتراف بە هیچ دین و بە هیچ ممارەسەیەکی شعائیرێکی دین ناکەن. عمری ئەوانە زیاترە کە لەگەڵ دینە کۆکن و پابندن بە دینێک لە دینەکانەوە. هەتا و ئافرەتانی کە پابندن بە دینەوە ڕێژەی مردن تایە بە لە سا 20 کەمترە لەو ئافرەتانی کە پابندین بە دینەوە. هەتا وەکو ئەو حەددە خۆشەویستەکانم ئینسانی موسڵمان نوێژەکانی عیبادەتەکانی نزیکی لە خواوە زەختی پێی هادی ئەبێتەوە، دڵی پێی هێورە بێتەوە. بۆیە بینیت یەکێ لە کارە گەورەکانی دین لەسەر ئینسانەوەیە کە دڵی ئینسان شپرزە نابێ، قەلق نابێ، ترپەکانی بەرز نابێتەوە، زەختەکەی زیاد ناکە، بەڵکو نوێش واکە ئینسان لەو پەڕی هدوء و ئارامی دەرونیا بێ. ئینسان کە لە کاتێک ئاچێ بۆ مزگەوت هەنگاوەکانی ئەنێ یەکێ لە کارە گەورەکانەوەیە تاقەیەکی زۆر سەرفەکە، کۆلیسترۆڵێکی زۆر ئەسووتێنێ، چەوریەکی زۆر ئەسووتێنێ، شەکر ئەسووتێنێ، بەبێ ئەوەی کە مادەی لاکتیک ئەسید کە پێوترێ ترشەڵۆکی ماست لە لاشەیە کەڵەکە بێ. ئینسان ئەگەر رازەیەکی سەریعکا و رازەیەکی ماندووکەرکە ترشەڵۆک لە لەشیا کۆوە بێتەوە. بەزەگەر رازەکانی خەفیف بن 5 فەرز بچێ بۆ مزگەوت و ڕانەکا و خۆی شپرزەنەکە، تاقەکەش سەرفەکە، هێزەکەش ئەخاتە گەڕ، چەورەکەشی لە کۆڵە بێتەوە، شەکرەکەشی دابەزێ، لە هەمان کاتیشا قووەتی عەزڵی زیادەکە، ترشەڵۆکیش لەناو لاشەیە کۆ نابێتەوە. بۆیە نوێژ ئەزان وەکو چی وایە خۆشەویستەکانم، نوێژ کە ئینسانێک ماندووە بێ لە ڕاک و لە شپرزەی ژیانە، ئەبینین ئەو یاریچیانەی کە مسابقاکەن و پێش بڕکیەکەن، دوایی کە زۆر هیلاکە بن، ئەگەنە خەتی نیهایە ئەنجا ئاوە دەسەگرن بە ئەژنۆکانیانەوە، ئاوا خۆیانە چەمێنەوە هەناسە ئاوا ئەدەن، یاخود لە پەوڕوو لەسەر ئەرزەکە ئەکەو نەزانن بۆ، چونکە ئەم ئینسانە ئەوەنە دڵی ماندوو بوو، ئەوەنە دڵی هیلاک بۆ ئێساکەنە پێویستی بە ئیسراحەتە کە هاتە ڕکوع و دەستی خستە سەر ئەژنۆکانی، دڵی یەکەوێتە باری ئارامی و ئیسراحەتەوە، چونکە زاڵە بێ بەسەر لاشەیە. کە کەوتە باری سوجود و لە پەوڕوو لەسەر ساحەکە کەوت و لە گۆڕەپانەکەیە کەوت، ئەو کاتە تەواو دڵی ئیسراحەتەکە بۆی جارێکی تر ئەم مەکینەیە بتوانێت ئینسانەکە هەڵسوڕێنێ. ئەمەشە ئێمە لە کاتی ڕکوع و سوجودا بەرامبەر خوای گەورە ئەیکەین، لە کاتێکە کێشمەکێشمی ژیان زۆر ماندوومانەکە، ئەنجا چینە ڕکوع و لە پەوڕوو لە سوجودا بەرە و لە بەردەستی خوای گەورەیە ئاکەوین. بەڵێ ئەو شتانەی کە کێشە بۆ دڵی ئینسان دروستەکە کۆمەڵە شتە خاڵەکان حەزەکەم یەک بیزانن. یەکێ لەو شتانە کۆلیسترۆڵە. پێغەمبەری خوا سەڵ سەلەم ئەمی بە چی چارەسەر کردووە؟ یاخود چەوریە کە لە ناو بۆرەکانی خۆیان نیشێ، خوا ئەمری پێ کردوین بە زەیتون و بە خەڵ خواردنەوە. هەر کاتێ ئەم دوانەمان کرد، سبحان الله، چەوری ئەتوێنێتەوە بۆریەکانی خوێن پاگەکاتەوە وەکۆی کە تازە تەسفیە کرابێ. یەکێکی تر لە خاڵەکان ئەوەیە کە نەچینە ژێرباری کۆمەڵە مەشاکیل. سەحابەیە بەلای پێغەمبەری خوا سەڵ سەلەم فەرمی پێغەمبەری خوا نەسیحەتم کە پێغەمبەری خوا سەڵ سەلەم فەرمی لا تەغضب، تووڕە مەبە. هەموو شوانە بینی ئینسان ئەڵێ دکتۆر کە تووڕە ئەبم سنگ مێشێ، یاخود وڵات تووڕە بوو کەوتە سەر ئەرز، تووشی جەڵتە بوو، تووشی نەخۆشی بوو. یەکێ لەو کێشە گەورانی کە تووشی دڵی ئینسانە بێ لە حاڵەتە دەرونیەکانەوە تووشە بێ. بۆ ئینسانەگە هەر کاتێک ئارامیەک و ئاسوودەیەکی دەرونی هەبوو لە نەخۆشیەکانی زەخت و نەخۆشیەکانی دڵ و نەخۆشیەکانی ترپەکانیش دوورە بێ. هەر کاتی ئینسان لە حرامەکان دوورکەوتەوە وەکو عەرەق و جگەرە، ئەو کاتە دڵیشی ئارام و هێورە بێ، چونکە زەرەری مباشری ئەم دوو مادەیە لەسەر دڵ و لەسەر سیەکانە پێش هەموو شوێنێکی تری لاشە. خاڵێکی تر پڕکردنی مەعیدەیە. هەر کاتی ئینسان مەعیدەی پڕکرد و زەختی خستە سەر ناو پەنچووک و زەختی خستە سەر دڵ و دڵ نەیتوانی ئەم خواردنە هەڵسوڕێنێ، یەکێکی تر لە کێشەکانە کە پێغەمبەری خوا سەڵ سەلەم فێرمانەکە فەرمێت ما مەلەئە ابن ئادەمە وعاء شەڕا من بەطنه. ئینسان لە ورگی خراپتری پڕ نەکردووە. بۆیە نەسیحەتمانەکە بەوەی کە
گەدەمان بە بەتاڵی بێنینەوە بۆ ئەوەی کە دڵمان بۆ ئەوەی کە ناوپەنچکمان ئاسوودە دەبێت. بۆی خۆشویستەکانم، ئەم دڵی کە خوای گەورە پێی بەخشیوین مەلیکی لاشەیە و پاشای لاشەیە. هەر کاتێ توانیمان پارێزگاریمان لێ کرد بەم دڵە سەلیمەوە چوینە بەردەستی خوای گەورە. خوای گەورە وەصفی ئەم دڵا کا فەرمێ یەومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. بۆ ئەگەرێت تەندروستیت خۆش بێ، ئەوەی کە خەڵک لێ ترسیە لە دکتۆر بەس دڵی نەبێ، بەس نەخۆشی دڵی نەبێت، ئەوانی تر چارەسەری ئاسانە بۆ، چونکە زۆربەی ئەندامەکانی لاشە جووتن. دڵ بە تەنها تاکە، چونکە هاوسەرۆکی تری لەگەڵان نییە. السلام عليكم ورحمة الله وبركاته.